سڵاوتان لێ بێم کاتتان باش. ئایا تا چەندە لە هەرێمی کوردستان ڕێگای بازارکردنی ئۆنلاین بەرەو هەنگاونانی باشتر ڕۆشتووە؟ ئەو کەسانە چێن کە دەیانەوێت لە ڕێگەی ئۆنلاینەوە شمەکەکانی خۆیان دەست بخەن، ئەو کەس و گروپانە چێن کە لەم بازاڕەدا کار دەکەن؟ ئایا تا چەندە کوالیتی و جۆری ئەو شمەکانی کە داواکار و کڕیار داوای دەکات کە دەگاتە دەستی هەمان کوالیتیە یان نەخێر جۆرێک لە فێڵی تێدا کراوە؟ ئایا ئەم ڕێگایە بەکاردەهێنرێ بۆ فێڵکردن و ساختەکاری بەرامبەر کڕیاران؟ و تا چەندە بە یاسا توانراوە ئەم بازاڕە ئۆنلاینە لە هەرێمی کوردستان ڕێک بخرێ؟ زۆر جار دەرمانی سروشتی لە ڕێگەی بازاڕەکانی ئۆنلاینەوە دەفرۆشێ. ئایا تا چەندە بە دەستگای کوالیتی کۆنتترۆلی دەرمانی هەرێمی کوردستاندا تێپەڕ دەبێ و چاودێریەکی یاسایی لەسرە؟ لەگەڵمان بن. لە ئێستادا بازاڕی ئۆنلاین گەشەی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەردەوام ڕێکلام بۆ چەندین جۆری خۆراک و کەلوپەل و دەرمانی سروشتی دەکرێت. زۆرینەیان کاڵەکانیان سپۆنسەر کردووە. بە جۆرێک بە $5 ئەمریکی هەزاران وەرگری دەبێت. هیچ سانسۆرێکی ئۆتۆژ لەسەر ڕێکلامی ئەلکترۆنی نییە. بە جۆرێک ئەوەی بتەوێت دەتوانانی ڕێکلامی بۆ بکەیت. بەشێک لە وەرگریش زۆر جار بە سادەیی بڕوا بە ڕێکلامەکان دەکات. باس لەوەیە ڕێکلامی ئەلکترۆنی فەیسبووکی تەنیوە. لە شێوازی گەیاندنی بەشێکی زۆری ئەو کاڵایانێش هەندێک جار ژمارە مۆبایلی تۆمار نەکراو بەکاردەهێنرێت. ڕێکلامێک دەکەوێتە پێش چاوم کە نووسراوە زەیتێکی لە 100% بە سوود و سروشتی و کاریگەرە بۆ بەهێزکردنی ڕیش و سمێڵ. ئەمەوێ ئەو زەیتە دەست بخەین. هیچ کێشەیەکی نییە پیاو بەکاری بێنێ سبێنە تووشی گرفت نەبێ؟ وڵی ئازای چۆن بڵێن ئەوەی من یا من دەستگایانەکەی مەکە دێتا دوانسیانێکی لای من ماوەتەوە. دوانسیانێکی لا ماوە وەکو خۆت سیقەت پێێتی بە ئەم پرسیارە برایانە بکەم. برایانە بێتەڵێم هەیە ئیسفادەی لێ کردو هەیە ئەڵێ ئیسفادەم لێ نەکردووە. ئەی لە هین تێپەڕیوە لەم شوێنانە کوالیتی کۆنتترۆل و ئەوەی کە باسەکرێ تێپەڕیون لەو شوێنانە؟ ئەوان نازانم. ئەنی نازانی چۆنیەت؟ نەبەخوا تاریخێکی لەسەرە تا 22 ڕۆژ. تا 22 چی؟ 2022. ئەها ینی باوەڕ پێکراوە. وڵی دەبێ باوەڕ پێکراوێ چونکە تاریخی خۆ لە ئینی لێ ناترێوانیە. ئەکرێت وەڵا خۆ هەنێ جار هەموو جۆرە بەروارێکە کرێوە ستیکەر لی بیت و لێکرێتەوە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا لە پۆستێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک سەرنجی بەشێک لە بەشداربوونی ئەم تۆڕەمان وەرگرتووە کە ئایا ئەم جۆرە بازارکردنیان بەلاوە گونجاوە یا خودنا. بەنان عادل ئەڵێ ئەو شتانی ڕێگەی ئۆنلاینەوە ئەیکڕیت کەمترین جار سوودی لێبینیت. بەڵێن کۆکۆوی ئەڵێ حەقێتی واتە باس لەواکە ئەو پرۆگرامی لەسەر بکرێ شایانی ئەوەی خەڵک لێ بەهرەمەند ببن با بزانن بە فعلی ئایا لەو جۆرە بازاڕێ بەردەوام ببن یان نەخێر. محەممەد ڕۆمان ئەڵێ من لە دەروی وڵات بووم زۆر جاشتم بە ئۆنلاین کڕێ و سوودم لێبینیەوە بەڵام لە ناو هەرێمی کوردستاندا بەو جۆرە نەبووە تەنها یەک جار سوودم لێبینیوە کە بەگەیاندن بابەتێکم پێگەیشتەوە وەکو خۆی بووە. زانا عەبدوڕەحمان ئەڵێ ئەم قسەم تەنها بۆ بەرنامەکەی تۆ نییە زۆر جار شتم کڕیوە و قۆڵم بڕاوە. عادل عەبدوڵڵا ئەڵێ بە شێوەیەکی گشتی کواڵەتی کاڵەکان خراپە بە نرخێکی زیاتر دەفرۆشێن وەک لە بازار و هیچ سانسۆرێکی لەسەر نییە. محمود کەرکوچی ئەڵێ من بە نمونە بۆنم کڕیوە بە حسابی ئۆرجیناڵ کە چی 3000 دەرچووە واتە بۆنەکەی نرخەکەی تەنها 3000 دینار بووە بەڵام $50 پێداوە. بەهرە ڕەفیق ئەڵێ بۆ یەکەم جار جلێکم داوا کردو جارێ بۆم نەهاتووەوە تا یەکەم جارم بۆ بەشداری لەم بازار ئۆنلاینە بکەم نیان خالی دەڵێ من 2-3 جار شتم داوا کردووە هیچ ئایبێکی نەبووە واتە ڕازی بووە لەو جلانی کە بۆی هاتووە. تادا خالی دەڵێ وەڵایی بەڕاستی جێگەی باسە هەرچی شتی خراپی ناوبازارە ئەیکەنە ئۆنلاین و ئەیفرۆشن بەبێ ڕەچاوکردنی هیچ ڕێکارێکی یاسایی کە مافی کڕیارە بەتە مافی بەکاربەرە. ڤیان جەمارەڵێ لە کوردستان هەرچیم داوا کردو باش بووە. هەر لێرەوە نامە بۆ یەکێک لەو شوێنانە دەنێرم کە دەرمانی سروشتی دەفرۆشن ماوەی 7 ساڵە ئەو کارە دەکەن سوود لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک وەردەگرن وەک هۆکارێک بۆ ڕێکلامکردن. هاتوومەتە یەکێک لە کۆمپانیەکانی بواری فرۆشتنی ڤیتامین و بەرهەمی خۆراکی دوای ئەوەی پێشوازیان لێکردین و پیان وتین فەرمونون ئێمە هاتووینەتە ئەو کۆمپانیایە کە
ئیشی فرۆشتنی ڤیتامین و بەرهەمی خۆراکیە لە ساڵی 2012 دەستی بەکار کردووە. یەکێک بووە لەو فرۆشگانەی کە کاری فرۆشتنی بەرهەمی سروشتی و کۆسماتیشی کردووە تا ساڵی 2010. لە ساڵی 2010دا مۆڵەتی کۆمپانیای وەرگرتووە بۆ فرۆشتنی ڤیتامین و بەرهەمی خۆراکی، هەموو بەرهەمێکی جوانکاری. مۆڵەتی پیشەیی سندیکای پزیشکانی هەبووە، لە ڕێگەی پەرستارەوە بەرهەمە خۆراکیەکانی فرۆشتووە تا بەرواری 12/9/2019 لەلایەن دەستگای کوالەتی کۆنتڕۆلی جۆری دەرمانەوە. کارەکانی لە لقی هەولێر ڕاگیرا و لێکۆڵینەوە لە کارەکانیان کرا. لە ئێستادا پێیان ڕاگەیاندون کە دەبێت مۆڵەتی پیشەیەکەیان لا ببن کە لەلایەن سندیکای پزیشکانەوە پێیان درراوە بۆ فرۆشتنی کەپسولی سروشتی و ڤیتامین و تاوکاری خۆراکی. پێویستە مۆڵەت لە وەزارەتی تەندروستی وەربگرن. پێیان نووتراوە کە پێویستە سەرجەم ڤیتامین و تاوکاری خۆراکی کە دەیفرۆشن لە ڕێگەی کوالەتی کۆنتڕۆلی جۆری دەرمانەوە ڕێگە پێدانیان هەبێ. وە خۆیان دەڵێن لە ئێسادا و لە 100% پابندن بە بڕیارەکەوە، هەرچەندە ئەو جۆرە بەرهەمانەی کە لە لقی هەولێری ئەماندا دەستی بەسەردا گیراوە لە زۆربەی دەرمانخانەی جیایی و سەنتەرە جوانکاریەکاندا دەفرۆشرێت. ئێمە سوودێکی باشمان لە سۆشیال میدیا بینیوە و کارکردنی ئێمە لە سەرەتادا تەنها ڕێگەی ڕکلامی رادیۆ تیڤ ئەوانە بوو، پاشان هاتە سەر سۆشیال میدیا و پاشانیش لەم کۆتایانەیە کە ڕخنێکی زۆری لێژیرا بابەتی مۆدلات بوو، ئەو مۆدلانی و کەسە بەناوبانگانی کە ئێستا لە کوردستاندا لە سۆشیال میدیا. ڕخنەکە بە دیاریکراوی لە چی بوو؟ ڕخنەکە بە دیاریکراوی لەسەر جۆری ڕێکلامەکان بوو. بۆ نمونە ئەوەی کە بە ئێمە دەگەشتەوە لە نوێتی ستایلی ئەو کەسانە لە کاتی ڕێکلام یاخۆت ئەوەی کە بە ئێمە دەگەشتەوە کە نابێت هەندێک جۆری پرۆدکت ڕێکلامیان بۆ بکرێت کە ئەوان زانیاری تەواویانە لەسەر. وەزارەتی تەندروستی ڕێنماییەوە کە چی ڕابگیرێ؟ زۆر باش. ئەوەی کە بە ئێمە وتراوە باشە بابەتەکانی ئەمە ئەتوانم بڵێم مەرج نییە کە ئەڵی بابەتی دابەزاندنی کێش هەمووی ڕافزکرابێتەوە باشە، بەڵام بابەتەکانی دابەزانانی کێش زیادکردنی کێش و کۆمەڵی بابەت هەیە کە هاوشەوی پرۆتین بەکارێت ئافرەت بۆ گەورەکردنی بە بەشە جیازەکانی لەش بەکاری دەهێنا پێشتر. ئەمانە ڕاگیران ڕاگرتنەکەیان چۆنە؟ بە ئێمە وتراوە کە دەبێت ئەگەر ڕێچێک لەم پرۆدکتانە کڕین و فرۆشتنی پێوەکرا بە ڕێگەی کوالیتی کۆنتڕۆڵە داخڵ بکرێت. ئەگە بە ڕێگەی کوالیتی کۆنتڕۆڵە داخڵ نەکرێت ئەو موادە هەم وەکو موادێکی قەدەغە و هەم وەکو موادێکی قاچاق تعمیلەکە دەکرێت. زۆر باشە. ڕێکلام بکرا بۆ گەورەکردنی سمت ینی ئەنواع زۆر و بەشی ئینسان. زۆر باشە. بۆ ئەندامی زاوزەی نێرینە، بۆ سنگی ئافرەتان، بۆ سمتی ئافرەتان. ئەمە زەمان چی بوو؟ گرنتی چییە کە بەڕاستی ئەمە کاری خۆیەکە؟ ئەمە گرنتی چیە؟ وەک ڕوونە لەلات ئێمە لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵین کە هێشتا نەگەشتونێتەوە بە وڵاتە ئەوروپیەکان. باشە ئەو شەریکاتانەی لە وڵاتە ئەوروپیەکانە هەن خێبرە و تەجروبە و ئەزممویان زۆر زیاتر. ئێمە لەسەر ئەساسی چی ئەم شتانە دەفرۆشرا پێشتر باشە لەسەر ئەساسی ئەو شەریکاتانە. بۆ نمونە من ئەگەر پێت خۆش بوو دواتر هەم دوسێ جار دووبارەم کردەوە پیشانت دەدەم. مەسەن وێبسایتی ڕسمیە لە وڵاتی بەریتانیا ئەم پرۆدکتانەی هەیە، هەموو ئەم پرۆدکتانەی جەنابەت باس کرد، هەمووی هەیە بە ڕسمی دەیفرۆشێ. و ئێمە ئێستا بۆ داخڵکردنەوەیان جارێکیکە داوامان لێ کردوون کە ئەو شادانی کە لە وەزارەتی تەندروستیەوە بۆ داخڵکردنی پێمان وتراوە دا ئەو شادانەمان لێکردن هەمویان بۆ ئامادەکردن بۆی جاری داهاتوو بە ڕسمی داخڵکردنەوە و ئەوەش ئێمە بەڕاستی توانین بڵێن لە ئێستادا بڕبڕی پشتی ڕاگررتنی بازار و کەمکردنەوەی زیانەکان لیژنەکانن چکە لیژنەکان زۆر باش ئیشتەکان سەردانتانەکەن. بەڵێ بەردەوام ئامادەشن هەر لیژنەیەک وێ سەردانتان. بەڵێ هەر ئەوان خۆیان نەتوانن هیچ ئامادەبین و ئامادەبین ئەوانەتوان سەردامانکەن. زۆر باشە. تا چەند ئامادەیت ئەگەر من بەشێک باشە لەم دەرمانانی کە لێرن لە ماوادانی کە لێرن بی بەمە دەستگای کوالتی کۆنتڕۆلی دەرمان مشکلینی بۆ بکرێت. من ئەوەی ئێستا لێرەیە لە ئێستاە پێم خۆشە هەر هەمووی بەریدا ڕەنگە هەمووی نەتوانین بەمە چەند نمونەیەگە خۆش پێ باشە زۆر باش بیبین بە لێ پشکینی بۆ بکرێت. زۆر بەڵێتیت. زۆر جار بەشێک لەو کەسانی خوازیارن لەو ڕێگەیەوە شمەک و پێداویستی خۆیان دەست بخەن باس لەوە دەکەن کە بەشێک لەو کاڵایەنە ساختان یان کوالەتیان خراپەیان دەستکاری کراون و قەدەخە کراون لە بازاری ئاساییدا ڕێگە بە فرۆشتنیان نادرێ یان دەرمانی جوانکاری پزیشکین و لێکەوتە خراپەکانی بە وردی هاوڵاتیان نایزانن چییە. لە شاری سلێمانی دەچمەیەکێک لەو ئۆفیسانەی کە بە فەرمی پێداویستی جوانکاری سروشتی لە وڵاتی ئێرانەوە و لە ڕێگەی خاڵ سنووریەکان و دەستگای کوالەتی کۆنتڕۆلی دەرمانی هەرێمەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت.
ئەم خاوەنکارە فارسە دەڵێت زۆرینەی کڕیارەکانیان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەت فەیسبوک بە بەرهەمەکانی ئەوان ئاشنا بوون. لە ماوەی ڕابردووش دەستگای کوالەتی کۆنتترۆلی جۆری دەرمان لە جۆری ئەو ستیکەرەی کە دەیدەن لە دەرمانەکانیان ئاگداریکردنەوەی پێداون. کۆمەڵی سندیبات بۆ بازارکردنی تەلەفۆنی ماوەی 4 مانگە لە هەرێمی کوردستان چالاکیمان هەیە. سپاس بۆ خۆکارەکان زۆر باش دەڕۆنە پێشەوە. ئەم کرێمە بە تەواوی سروشتیە، مادە سەرەتایەکان ئەڵمانین. لە ناوخۆی ئێرانیشدا کۆمەڵی کارخانەم دەرمانە گیایی لێ دروست دەکەن و زعفرانی تێکەڵ دەکرێت کە بۆ لابردنی چرچلۆچی دەموچاوە. واتە لە مادای کیمیاییەکان خاڵیە؟ لە 100%. ئەمە بڕۆنامەی مۆڵەت پێدانی ئەوەیە کە دەرماندان هێناوتە ناو هەرێمی کوردستان، بەڵام دوو تێبینی هەیە لێرە کە نووسراوە دەربارەی تاریخی وەنیە ئینتاج و بەسەرچوون باز لەوە کراوە کە بە ستیکەر لە پاکەتەکەتان داوە و بە ئاسانی لێ دەکرێتەوە. ئەوە تەنها کێشێکی هوەری بوو، تەواوی پشکنین بۆ مادەکانمان کراوە و ناوەڕۆکەکەی پشکنراوە، وەک بوونی میکرۆب و بەکتریا و لایەنی زانستی و گونجاوی پێکاتەکان، هەر بۆیە ڕێگەپێدانی فەرمیمان بۆ ئەنجام درراوە. ڕێکلام بە بڕبڕەی سەرەکی بازرگانی و پێشخستنی هەموو جۆرە پیشەسازیەک دەناسرێ، بە تایبەتی ژەگەر بە شێوازی ئەلکترۆنی بێ. گرنگی و کاریگەری خۆی هەیە، هەم بۆ کەسی کڕیار و فرۆشیاریش کەوا دەکات فرۆشیار زیاتر لە کاڵایەک بخاتە ڕوو، کڕیاریش دەتوانێت زیاتر لە کاڵایەک بەدەستبێنێ. بەڵام زۆر جارەوترێ ئەوەی داوا دەکرێت مەرج نییە بە هەمان کوواڵێتی بگاتە دەستی کڕیار. ئەم باسە لەگەڵ پارێزەرێک تاوتوێ دەکەم کە لە هەمان کاتدا خۆی لە بازارەکەدا کار دەکات و خاوەنی چەند ئەپێشی کڕین و فرۆشتنە. تەنها وڵاتێکی لەناو بڵێن لە چواردەوری خۆمانە بە هەموو کشوەرەکانی کە وڵاتانی چواردەوری خۆمانە تەنها وڵاتێکی کە ئێمە یاسایەکی تایبەت بە حیمایەکردنی مستهلك لە ڕووی بازاری ئۆنلاینەوە و تەنزیمکردنی بازاری مافی بەکاربێت. ئەوانەمان نییە، ئێمە مشکلەکەمان لەوەیە کە تۆ ئۆنلاین کاڵەکە بینیت تا ئاگاتە دەستت احتیمال ئەو کاڵایی کە تۆ بینی تا 100% ئەوەنی کە تۆ چاوەڕوانی یەکەیت. ئەنجا کێشەیەکمان هەیە ئەم کاڵایانە یان ئەم بازارانە هیچی مسەجلین، هیچی تۆمار نەکراون لێرە کە من بەیانی با بڵێن بۆ نمونە جەنابەت خاوەن بازارێکی لە ناو شاری سلێمانیە، من یەم کاڵایەک لە جەنابەت ئەکڕم، کاڵاکە ئەگەر خراپ بوو بێت من بە پێی یاسا ئەگەڕێمەوە سەر جەنابەت، من ئەتوانم حەقی خۆم وەرگرمەوە. بەڵام ئۆنلاین بەعزێک لە بازارەکانی ئۆنلاین کە ئێستا هەدە باسی نەناونیشانێکی هەیە، نا ئەزانیت ئەگەڕێتەوە بۆ سەرکێوە چۆن ئەتوانیت مافی خۆت وەرگریتەوە. ئەو مادانەی کە لێرە ئێستا هەیە لە بازارەکانی ئۆنلاینەکە ئەفرۆشن بە گرنگیەوە پێتەڵم زیاد لە 160 بۆ لە 170 بە کوالیتی کۆنتترۆڵ ئەسڵان تێپەڕی نەکردو. بەڵێ کە بڕیارەدا بازارێکی وات هەبێ بۆچی بیرت لێکردەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە بازارتان هەبێ و فرۆشتان هەبێ و مەوادێک بێنن کە خۆتان پێتان وایە گرنگە. بۆچی کۆمەڵێک بەروبوومان هەیەکی لەو بەروبوومانەمە ئەتوانیت لە ڕێی ئەو ئەپلیکیشنەوە هەرچیەک هەیە لە ناو بازارە، طبعاً ئێمە لە ڕێی بازارێک هەیە کە مارکتێک هەیە بە ناوی گران مارکێتەوە، مەسەن لە ناو شاری سلێمانی ئێمە لەگەڵ ئەوانە عەقدمان کردووە کە شتومەکەکان لەوان وەرئەگرین و ئیگەین بەدەست خەڵکە. بازارێکی کەمان هەیە ئەویش کە ئەویش ڕوومان کردوتە ئۆنلاینەوە لە بەرەوەی ئەپلیکیشنەکە بە ناوی وەستا. ئەم ئەپلیکیشنە ئیش لەسەرەوە کات کە هەلی کار لەم وڵاتەیە لە ناو هەرێمی کوردستانە زیاد بکات بۆەوەی کە احتیکاری بازار لە ناو کۆمپانیەکانە بەجێنێڵین. کۆمەڵێک وەستا و خەڵکی فەنی و خەڵکی باشمان هەیە کە لە هەموو لە زۆربەی زۆری بوارەکانی کە خوان ئیشان تیاکەن دەستیان ڕەنگینە، بەڵام گەیشتنیان بە کار تۆزێک زەحمەتە، یانەوەی لە دەرەوەی شارن یانەوەی لە ناو سلێمانین، بەڵام هەلی ڕکلامیان نییە، خەڵک نەیان ناسێ. ئێمە ئەم کەسانە بەپێی کواڵەتی ئیشەکانیان بەپی ئەو ڕسمان و ئەو کارانی کە پێشووتر کردویانە ئێمە با بڵێن ڕیزبەندیەکمان بۆ کردوون و داخلی ئەپلیکیشنەکەمان کردوون لە ئەگەر خوایار بێت تامانی چکە ئەپلیکیشنەکەمان نەکەوێتە ئیش. لە سەرەتایان پرۆگرامەوە چاوەڕێم ئەو زەیتەم پێ بگا کە دەوترا بۆ بەهێزکردنی ڕیش و سمێڵ باشە، بەڵام هەر نەگەیشت. گومانەکەم کە لە تڕوکەلەر ڕقەمی ئێمەی لێدابێ و ناوەکەشی زانی بێ و نێوێ وەڵامی پەیوەندیەکەمان بداتەوە و بەشێک لە بەشدارانی ناوم پرۆگرامە خۆیان دەڵێن هەرێک جار وەڵامیان نادرێتەوە دوای ئەوەی ڕێکەوتن نەکرێ بۆ هێنانی شتێک نەخێت جواب گوێدەکەی نەبوو. ئەم خانمە دەستڕەنجینە ماوەی چەند ساڵێکە کاری ئیشی دەست دەکا، لە پاڵکە زەڕینەدا نمایشیان دەکات. بازارەکەی لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرامەوە دروست بووە. زۆر جاریش ئەم کاری بێگرفت نییە، کڕیار هەبووە داوای بەرهەمیی کردووە، دواتر خۆی نەکردووە بە خاوەنی و تۆڕەکەی بلۆک کردووە.
ئیشەکانی من تۆزێک زیاتر گەنجانن وەک ئینستاگرام گەنجی تایە زیاتر گەنج ئینستاگرام بەکارێنە لێو ئیشەکانم ئەفرۆشم بۆ گەنجەکان ینی بڵین تەمەنێکی محدود لە بڵین لە 15 ساڵیەوە بۆ سی ئەوپەڕی ئەگەر کەسێکی تاکییان شازیتیا بێ بۆ 40 ساڵەکان ئەوش خۆیان داوای شتەکانەکان نامەمان بۆ ئەنێرن بۆ پیجەکە خەڵک نامی بۆ نردووی یان تەلەفۆنتان بۆ کرا ئەڵام فڵاشتمان بۆ دروستکەن نایەتەوە بووی نمونەت زۆرە بۆ نمونەم زۆرە تقریبا هەفتانە تووشی ئەم شتا بەم یەکێک لەوانی ئەم هەفتەیە تووشی بووین ئەو بوو کچێک داوای کردبوو لە سۆرانەوە داوای کەڤەری مۆبایلی قەزای سۆرانەوە بەڵێ داوای کەڤەری کردبوو داوێکت تەکسیەکە بۆی بردبوو براکەیت جوابی تەلەفۆنەکە یابیەوە و تبووی ئەمە داوای شتیوامان نەکردو و ناشمانە دوای شتێکە نێری بۆ کەسێک سێرەکەی بلۆکی کردویت بلۆکتەکە جوابیشت نایەتەوە نەخێر چی دیەکەن دوایی بێت وەریگرینەوە وەریەگرنەوە بەرهەمەکە لە سەدا سەد سروشتیە و هیچ زیانێکی لاوەکی نییە. ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕێکلام بۆ هەندێک بەرهەم دەکرێت بە مەبەستی دابەزاندن و زیادکردنی کێشی لەش، چارەسەرکردنی لاوازی سێکسی و گەورەکردن و بەهێزکردنی بەشە هەستیارەکانی مرۆڤ. ئەو جۆرە بەرهەمانە لە ڕێکلامەکاندا بانگەشەی سروشتی بوونیان بۆ دەکرێت. بانگەشەکاران گەرانتی دەدەن کە لە سەدا سەد بەرهەمەکانیان سروشتین، هیچ زیانێکی لاوەکی نییە. بەڵام بەرپرسانی دامەزراوی دەرمانی کوردستان KMCA ڕاشکاوانە دەڵێن ئەو بەرهەمانە لە ڕێی ئەوانەوە تێپەڕ نابێ، بە شێوەی قاچاغ و بەڕێی نایاسایی هاوردە دەکرێن، بە ئۆنلاین بە خەڵک دەفرۆشرێن. هەرەوەندەش نییە دامەزراوی خۆراک و دەرمانی ئەمریکی FDA، دامەزراوی دەرمانی ئەوروپیش EMA لە سەدان راپۆرتدا ئەو جۆرە بەرهەمانە بە مەترسیدار و ساختە ناو دەبەن و هۆشداری توندیش دەدەن. پیجەکە لەوانە زۆرجار لە خارجی کوردستانە بە تەلەفۆن ئۆردەر دەکرێت پاکێتێک دوو پاکێت دێ کۆنتترۆلکردنی ئەو پاکێت دوو پاکێتی زۆر قورسە. ئێمە زۆر جار هەوڵمان داوە کە کۆنتترۆلی بکەین تاوای لەهاتی خۆمان کردیتە مشتری لەوانمان کڕی هەتا بگەنێ سەر چاو بڵێ ئەوەی کە دێتشن بە تەکسی دێ یان بە بەری دێتن کە دێشیگیری ئەو تەکسی هیچ نازانی مۆزوعەکە چیە نازانی لە چێن دەریشە. بەڵام کوالیتی کۆنتترۆل بە تونترین شێوە سزایان دەدەین چونکە ئەوە کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر کێشەی عایلی لەسەر موادێک کە تو بەکاری دێنی سەرچاوی دیارنیە هیچ سەرچاوکی زانستی نیە ئەو موادانش زۆربەی هێوی مێتەڵی تێدا کە ئەوەی سەرەکیە هۆکاری سەرەکیە لە بۆ سەرەتان بڵێ ئەوەندە ترسناکە کۆمەڵاتی زۆری لێکەوتەوە نمونەکە پیشان بم با قسەکانمە لەسەر ئەو نمونانە بێت. ئۆکێ ئەمە بۆ گەورەکردنی سمتە بەڵێ هەر بەڕاستی وایە ئەمە هیچ کاریگەریکی بەڵگەیەکی زانستی لەسەرە هیچ بەڵگەی زانستی لەسەر نیە بەداخەوە لە وڵاتەکانی دەوروبەریمە زۆرجار دروست دەکرێت و دێتن و خەڵکانێک بە نەزانی یانیش خەڵکێک لە بۆ ئەوەی کوردستان ناشرین کاتن ئەو شتانە دەینە کوردستان و دەیدەنە خەڵک. ئەم دەمێ لێرە حقیقەتێک پێ بشاندم ئەگەر تەماشای و نایلۆنێک کە ئێمە دەستمان بەسەر داگرتیە ئەوە هەمووی لێرە پاکیجینگ کرا ئەو هەموو کەپسول بڵێ کەپسولی بەتاڵ ئەوەش لە بۆ لاوازی سێکسی على ئەساس کەپسولی بەتاڵ لێت بۆ چارەسەری لاوازی سێکسی بڵێ چارەسەر نییە بەحساب وەکو ڤیاگرا بەکارەدێنن لێرە گیرایە گرتمان لێرە پاکیجینگ دەکرێت لێرە دەخرێتە ناو قوت و دەفرێشتێتە خەڵک لەوێ دەبێت خەڵک شاربی لە کڕێنی ئەو لەکوێ ئەمە دەستی بەسەرگیا دکتۆر ئەوە لە هەولێر دەستی بەسەداگیرە شوێنەکەی کوێ دەرمەخانەیە شوێنێکی لابەلای و لابەلا بووە ئەو سزای توندیش دراینە ئەوانە زۆر باشە باسی چەند نمونەیەکی تر بکەین ئەمەش بۆ گەورەکردنی ئەندامی زاوزەی دێرینەیە بەڵێ ئەمەش هەر بە هەمان زۆر هیچ کاریگەریی نییە و ڕاست نییە و هیچ بەڵگەیەکی زانستی لەسەر نییە ئەمە زۆر جار چوونە ناو تەفاسیل جاوشی سێ لە دوکتۆرانی ڕسمی دوو فیشێکی لەسەر کراوە بچووک و گەورە ڕاست ئەمە هەموو بۆ خەڵکێکە کە هۆشیاریشی کەم بێ بۆ وێنەیەک تێبکەوێت ئەمە زۆر جار چوونە ناو تەفاسیل ئەگەر تەماشای پیجەکانش بکەیت کە دەیفرۆشن لە کۆمنتەکان بخینەوە 4-5 کەس کۆمنتیان نووسێن و بەکارمان هینای و ڕاستە و فلانەوە ئەوەیە هەر ئەو کەسانەنا کە ساحبی ئەو پیجەنە بۆی سەرنجی خەڵک زیاتر ڕاکێشن بۆ سەرنجڕاشانی خەڵک ڕەنگە 100 کۆمێدیکێش هاتبێ بڵێ ڕاست نییە ڕاست نییە بەڵام خەڵک دەبی ئەو ڕۆ هوشیار بی لە کڕینی ئەو شتانە و هاوکاری کوالیتی کۆنتترۆل بکەن ئەو شوێنانە جەیەک هەبیتن ئاگادارمان بکەنەوە تامە بیانگرین و سزای توندیشیان بدەین
لە ماوەی ڕابردوو چەند شوێنتان بەسەر کردو لەناو هەولێرە لە ناو هەولێر دەوروبەری هەولێر زۆر بە سەدان شوێنە ئێستا ئینشاڵە لە کابینەی نوێ فراوان دەکەین دۆک و سلێمانیش وەکو نەفسی کوالەتی هەولێر ئیش دەکەین ستافەکی تون دادەنرێتن بەپێی پشکنین و راپۆرتی تاقیگەیی دامەزراوی خۆراک و دەرمانی ئەمریکی FDA ئەو بەرهەمانەی کە بۆ چارەسەرکردنی لاوازی سێکسی ڕکلامیان بۆ دەکرێت دەرکەوتووە ئەو جۆرە بەرهەمانە دەرمانی شاراوەیان بە بڕێکی زۆر مەترسیدار تێدایە وەک یەک سیلدینافیل 2 تادالافیل 3 ڤێردینافیل 4 دابۆگزێتین کە مەترسیدارن بۆ نەخۆشیەکانی دڵ و مردنی لە ناکاو بۆنی ئەو دەرمانە شاراوانە دوای پشکنینی تاقیگەیی دۆزراوەتەوە. مادێکی تر هەیە ئەلێرە بۆ گەورەکردنی سنگەوەیە من هەر شتێک هەڵەگرم شتێکەکەوێت بورە ئەگەر باسێکیە بکەینی تۆ ئەوەش نووسیش بە قاچا هاتیە یانێ لەو دەوڵەتێکی جیران نیمە دێتە ئێرە بە جا باشە لەو دەوڵەتە خۆی ئەفرۆشێ نەخێ پرسیارە ئەوجا ئەوە جێگومانە کە لەبێ کوردستان هاوڵاتی کورد تێبگاتن ئەوە لە دەوڵەت بازارێکە بۆ ساختکردنەوەی ئەساکردنەوەی ئەو بەرهەمە ئەمن تەحەدام دەکەم ئەگە لە وڵاتی کەلی هاتی لەوێن دەرهێت حەداقی هەرچەندە یاسای پاراستنی مافی بەکاربەر لە پەرلەمانی کوردستان دەرچووە و بەپێی ئەم یاسایە ناکرێ لە هیچ جۆرە ڕکلامێک شێوازی هەڵخەڵاتاندن و فریودان بەکاربهێنرێ بەڵام وا دیارە وەک پێویست کار بەم یاسایە ناکرێ زۆرجار یاسای خراپ بەکارهێنانی تۆڕەکانی پەیوەندیکردن یان یاسای فێڵکردن لە دادگاکان کاری پێکراوە. بەتاکید ئەبێ یاسایەک هەبێ ئەوە ڕێک بخە و ئەبێ مافی بەکاربەر پارێزراو بێ و ئەبێ ئەو سیستمەی کە دواتر محاسبەی ئەو کۆمپانیایە ئەو لایەنەیەکە کە کاڵاکە ئەنێرە ئەبێ سیستمێکی محکەم بێ واتە چۆن ئەنتەرپۆل دوای تاوانبارێکەکەوێ لە هەرێمی کوردستان ڕای کردوتە دەرەوە تاوانی گەورەی کردووە لەم هەرێمی کوردستانە ئەنتەرپۆل لەڕێ ئەنتەرپۆلەوە ئەو تاوانبارە ئەگیرێ ئەبێ بە هەمان مەنزومە دوای ئەو کاڵایە یا ئەو کۆمپانیایە بکەون کە بڵێ خیانەتی لەو مامەڵەیە کردو و کاڵایەکی خراپی ناردۆ بۆ هاوڵاتیەکە لە هەرێمی کوردستان. ئەم بازرگانی کە ئەکرێ لە نێوان هاوڵاتیانە ئەمە ئەگەر بە عقد بێ ئەو کاتە گەڕێنەوە سەر عقدەکە بەڵام ئەگەر کەسەکە بۆی سەلما کە ئەمە فێڵی تێکراوە ئەو کاتە توانێت چ لە دادگاشکات بەڵام زۆر کەسانە دیارن نین و نادیارە ئەخ کەواتە ئێمە ئەبێ خەڵک فێری ئەوە بکەین و فێری وشیاری ئەوە بکەین کە کاتێک کاسن لە شتێکەکڕن لە شوێنێ بیکڕن شوێنەکان ڕسمی بێ ئەو بازار و شێوە بازارکردن لەنەو بازارەکانە ئەمە ئەرکی یەکەمی حکوومەتەوە دامەزراوە خۆجیەکان بە تایبەتی محافەزات ئەمە ئەرکی ئەوانە شێوازی بازارکردنەکان ڕێک بخە هەر کەسێ بۆی نەبێ بە هەوسی خۆی لە کوێویستی بازار بکات لە کوێویستیش بکڕێت. لە ناوخۆی هەرێمی کوردستاندا ئەم جۆرە لە بازارکردن هێشتا بە شێوەیەکی سنووردار ماوەتەوە بەدایان هاوڵاتیش سوود لەم ڕێگایە دەبینێت بۆ دەستخستنی بەشێک لە پێداویستیەکانی لەسەر ئاستی نێودوڵەتیش بە سەدان هەزار پیج و ئەکاونت و سایتی فەرمی لەم ڕێگەیەوە بەرهەمەکان ساغ دەکەنەوە وەک سایتی بەناوبانگی ئەمازۆن کە بۆ کڕین و فرۆشتنی کاڵاو کتێبە جێفری بیرستۆن ناسراو بە جێف بیزۆس خاوەن و دامەزرێنەر و بەڕێوەبەری جێبەجێکار و بەڕێوەبەری ئەنجومەنی دارایی ماڵپەڕەکەیە زیاتر لە 231,000 کەس کاری تێدا دەکەن ساڵانە 2 ملیارد دلار سوودی تەواوی بۆ ئەمێنێتەوە یەکێکە لە دەوڵەمەندترین کەسی جیهان بێجگە لە سایتی ئەمازۆن جێف بیزۆس خاوەنی گۆڤاری تایمە کە لە ساڵی 2013 و بە 250 ملیۆن دلار ئەم گۆڤارەی کڕیەوە. بەوردی باس لەوە کرا بازارکردنی ئۆنلاین باش و خراپیەکەی چییە لە هەرێمی کوردستان ئەوە زانرا نەتوانراوە بە یاسایەک لە پەرلەمانی کوردستانەوە ڕێک بخرێ دەستگای کوالەتی کۆنتترۆلی دەرمان لە هەرێمی کوردستان دانی پێدانا ئەو مەوادە سروشتیانەی لە ڕێگەی پەیج و ئەکاونتەکانەوە لە بازاری ئۆنلایندا دەفرۆشرێن بێکێشە نین و کێشەی تەندروستی گەورەیانەیە هەرچەندە هەندێکیان بەپێی یاسا هاوردەی هەرێمی کوردستان کراون تا چەنە لە ئایندەدا ئەم بازارە ڕێک دەخرێ و هەمووان دەتوانن بەپێی یاسا بازاری خۆیان بکەن وە شمێکێکی باش و بە کوالەتیان دەست بکەوێ تا بەرنامەیەکی دیکە ئەم لایەکتان لە خۆشییا بن خواتان لەگەڵ